بۆ ئینشاڵڵا بیکەن لە کۆتاییدا خاڵێکی ئێمە باسی کەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بە تەمای قوربانی بوو لەو دە ڕۆژەدا بە موو لە خۆی نەکاتەوە نینۆکی نەکا وەکو ڕێگایەک ئەمە ئینشاڵڵا خۆتان لێ پارێزن ئەمە خلافی لەسەر ئایا ئەو نینۆکردن و موکردنەوەی حرامە یا باش نییە مەکروهە خلافی لەسەرە بەڵام خۆتی لێ پارێزە ڕێگایەکی تریش ئەگەر پیاوێک نەتوانێت تەحمل نەکا ئەتوانێت خێزانەکەی بیکا لە ماڵەوە گرنگەوەی لەو ماڵا بکرێت کە خێزانت کردی تو ئەتوانی سەرت چاکەی ئەتوانی نینۆکت بکەی ئەتوانی سمێڵە دەستکاری بکەی بۆ نمونە ئەو کاتە چونکە خێزانت دەکات تۆ نایکا بەڵام خێزانت نابێ ئەو شتانە بکاو خۆی لێ پارێزە ئینشاڵڵا جا بۆیە دەتوانن خۆتان بیکەن یا خێزانتان بیکا گرنگەوەی لەو ماڵا بکرێت بۆیە قوربانیتان لەبیر نەچێ ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئامادە بوو لە پێناو خوادا بە فەرمانی خوا کوڕی جگەرگۆشەی خۆی سەر بڕێ تۆ ناتوانێت پێناو خۆدا حیوانێ سەر بڕی جەت خوا ئەگەروانەکەین توانامان هەبێ و نەیکین چه خێرێکمان تایە والله هیچ خێرێکمان تیا نەماوە